بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. یەکێک لە کتێبە زۆر نایابەکان کە لە خزمەتی ژیان ئەبێنە سەر سوپاس بۆ خۆی گەورە زیاتر لە 170 لاپەڕ لەو کتێبە ڕۆشتن لە خزمەتانە بریتیە لە کتێبی ئەلئەذکاری ئیمامی نەوەوی. دیارە سەرەتای ذیکرەکان ئیمامی نەوەوی دوای ئەوەی باسی ذیکری مطلق و مقەیەدی کرد هات لە ذیکری هەستان لە خەوە باسی کرد. دەرسی پێشوو کۆتامان هێنا بە باسی ذیکرەکانی خەوتن. هەندێک مەسائل ئەمێنە لە باسی خەوتنە ئیمام باسی ئەکە. تەمام ئاینی پیرۆزی ئیسلامە لە هەموو شتێکە یاسای داناوە، بۆ خەوی تۆ یاسای داناوە، بۆ هەستانی تۆ یاسای داناوە. یەکێک لەو سەفەرانەی کە زۆر ناڕەحەتە ئینسان ئەیکا سەفەری خەوە. یەکێک لەو شتانەی کە ئینسان زۆر مشەوەش ئەبێ پێی خەوە. ئایا کە ئینسانی موسڵمان ئەخەوێت کە خەوێکی ناخۆش ئەبینێت چی ئەکە؟ خەوێکی خۆش ئەبینێت چی ئەکە؟ بەشێکی زۆر لە حیاتی ئینسان ڕەبتی بە خەوەوە هەیە، چونکە تاکە شتێک پەیوەندی نێوان عەبدەکان لەگەڵ خوای گەورە لە دوای نبووەت مابێتەوە بریتێ لە وەحی، بریتێ لە وەحی خەو، بریتێ لە خەو، چونکە خەو پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم فەرمووی پشکێکە لە وەحی، ئەگەر وەحی بکەیتە 36 بەشەوە بەشێکی بریتێ لە خەو. دیارە ئەوەش باسی 13 ساڵەی پێغەمبەرایەتیە کە 6 مانگی یەکەمی دایکمان عایشە ئەفەرمێ هیچ خەوێکی نەئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئیلا وەکو بەرەبەیان خەوەکەی ئاهاتە دی. ئێستش پەیوەندی ئێمە لەگەڵ ڕەب العالەمینە تاکە طریقەیەک مابێ وەکو وەحی بۆ هەموو مرۆڤێک بریتێ لە چی؟ بریتێ لە خەو. خەو ئەگەر ئینسان خەوی ناخۆشی بینی زۆر مشەوەشە بێ. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بۆی ئامۆژگاری کردوون خەوی ناخۆشی خۆمان بۆ کەس نەگێڕینەوە. جاری وایە خەوی ناخۆشی تۆ ئەخلاقە بەدەکانی تۆ دەرەخە، وەی خەوە ناخۆشەکانە بۆ کەس مەگێڕەوە، خەوە خۆشەکانیشت موژدەبەخشن بەشارەتن بۆ خەڵکیان بگێڕەوە. مەسائلی خەوبینین بابەتێکی تەفسیلە، ئەوەی کە ماوە ئیمان بۆمان باسکە ئەوێ بابێکمان بۆ دامەزێنێ، بابێک ئەڵێ کەراهەتی هەیە تۆ بەبێ ذیکر بخەوی. کەراهەتی هەیە یعنی ئاگاد لە خۆت نەبێ و ذیکر نەکەیت و کتوپڕ بخەوی، ئەوێ بە ناوی خۆوە بخەوی، بە ناوی ڕەب العالەمینەوە کۆتا ماڵ ئاوایی ئێرە بکەیت لە کاتی خەوتە. فەرمای شتێکمان بۆی هێنێ ئەفەرمێ هەر کەس لە مەجلیسێکا دانیشت ذیکری خوای نەکرد ئەو مەجلیسە ئەفەرمێ کانت عەلەیه من الله تیڕەة، ئەو مەجلیسە تیڕەیە لەسەر ئەم کەسێ. ئارەستانەکەم تیڕە چییە؟ ئەفەرمێ هەر کەسێکیش خەوت لەسەر ذیکری خوا نەخەوت ئەو خەوە عینەن بە هەمان شێواز کانت تیڕەة عەلەیه. باشە ئەبێتە تیڕە لەسەری. تیڕە چییە؟ علەما فەرموویانە یعنی حەسارەت و نەدامەت، پەشیمانی. ئەو خەوەی ئەبێتە مای پەشیمانی کە بەسەر ذیکر نەخەوتوە، چونکە بە عیبادەت بۆی نانووسرێ. ئەو مەجلیسەی تایە دانیشتووە ذیکری نەکردووە بە هەمان شێواز ئەبێتە مای ئەوەی کە حەسارەت و نەدامەت هەبێت لە ڕۆژی قیامەتە. هەندێک فەرموویانە نا، چونکە وشەی وەتیڕە با بڵێن لە ئەسڵی زمانەکەیە، یا با بڵێن تیرە لە ئەسڵە ئەگەر سیر بکەن بە معنای چی دێ؟ بە معنای نەقص دێ. ئەفەرمێ لە قورئانە فەلەن یەتیڕەکم ئەعمالەکم، خوای گەورە کردەوەکانتان نەقص ناکە، بچووک ناکاتەوە، کورد ناکاتەوە. بۆیە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی بە معنای نەقص دێ، واتە ئەو خەوەت خەوێکی نوقسانە، ئەو مەجلیسە و مەجلیسێکی نوقسانە لە ڕۆژی قیامەتە، هیچ ئەجر و پاداشتی لەسەری وەرنەگرتووە. بۆیە کەسی ئیماندار ضرورە بەسەر ذیکرەوە بخەوێ، ذیکر کە هەتا ئەو دەقیقەی خەوی لێک. یەک مۆزوعمان ماوە باسی کرد لە مەسەلەی خەوە کە ئیمام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گرنگی پێ ئەدا. مواضع ماوە، یعنی ئەو مۆزعی کە مەبەسمە لە کاتی خەوە لە باسی ذیکری خەوە، ئەفەرمێ هەندێک جار ئینسان خەبەری ئەبێتەوە سوبحان الله خەوی لێ ناکەوێتەوە، یان خەبەری ئەوێتەوە ئەوێ بخەوێتەوە. ئایا ئەوە ئەمە زانیمان پێش ئەوەی بخەوێت ذیکر هەبوو، کە هەڵیش سا هەر ذیکر هەبوو، ئەی کە کتوپڕ ڕائەچڵەکێ ئایا ذیکرێکمان هەیە؟ بەڵێ بە هەمان شێوە ذیکرمان هەیە. کەسێک کە بەسەر دەستنوێژەوە ئەخەوێ و ئامادە باشی تەواوی هەیە، شەو کە خەبەری بۆ لەو بەینانە بەرنامەی بۆ دانراوە، کاتێک کە ئەوێ هەڵنەسێ لە جێگەکەی خۆیان و جارێکی تر بخەوێتەوە،
پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە صحیح بخاریات و لە عوبادە کوڕی سامیتەوە فەرمێ من تعار من الليل هەر کەسێ ڕاچڵێکی لەخەوە خەبەری بۆ ئەویست بخەوێتەوە جارێکی تر ئەگەر ئەم ذیکرەی خوێن وتی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أم مثلا لا إله إلا الله خوێن دوای ئەوە وتی والحمد لله وسبحان الله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله أم بيان ذكرشي بدواي لا إله إلا الله وحده لا شريك له خوێن أفرمي أمي كخوێنت خبري بوتو أم ذكري خوێن ئەگەر هەر دوعایەکی کرد گیرە هەر دوعایەک سبحان الله ئەگەر وتی اللهم اغفر لي فغفر له بەس بڵێ خوای لێم خۆش بە خوا لە گوناهەکانی خۆشە و یەکێک لە مەوقعەکانی گیرابوونی دوعا ڕاچڵەکینە لەخەوە کەی ڕاچڵەکەی ذیکرەکەت بخوێنە لا إله إلا الله وحده لا شريك له بخوێنە لە دوای ئەوە دەست پێ بکە الحمد لله سبحان الله لا إله إلا الله أكبر اینجا لا حول ولا قوة إلا بالله ئەمە بخوێنە دوعا بکە هەتا ئەو دقیقەی خەوە لێ ئەکەوێتەوە دوعا بکە الراوية طبعا إما سبحان الله الرواية أحاديث زهود دقيق بو إما جراوته والله إنسان شرمك على خزمة الراوية كان كأون دقيق بحال قمانيا لشتيبو بي رونا كرتو بو إما أم فرمايشتا شون هاتوا على ثم قال أقروتي اللهم اغفر لي أو دعا استجيب له أقروتي خويا ليم خوشبه يا دعاي كرت أو دعا إمام النبي أفرمي أو وليدي كوري مسلم قماني بودروز بو آية فرمويتي دعا يا وتوتي اغفر لي تناند أو قماني خوشي نقل كردو يعني بيغمريان صلى الله عليه وسلم يا أو كلمة ود يا أو كلمة ود معناه كشان نزيك ليكو طبعا زماني السنج لقى زماني الصدر لقى زماني السطر جوازه استمشتك من بيغلان دو دقل لبير ما نسيته لزماني صدر كخلق شتي بالسنج ورا قرد ديان شاعر هبو يكجر شعرك يا اخوان دو خلق همو لبري انا كرت همو الى سنجاشتا كان قبول اكرا وريجي زمان الرواد بويش ل زور كاد يعني شك بو فرمايش دروس اكري الان فرمايش درنگ نسراوته آية تلقي علمي إلهي بنوسين بوا يان بقياندن بوا أبيني قرآن بشي هاتو بنوسين هاتا خوارو بيغمري خواه صلى الله عليه وسلم يا بقياندن هات بويا علمي سنگ زور قورت لا علمي سطر بويا وكسي كم سنة قمان لسر حديث دروسك على بود درنگ نسرايوا ما في أوينية شكا قرآن خوي بو خوي بتلقيها همو علمي أنبياء غيري سيدنا موسى نبي هندق لألواحي بو هات هرب اللوح بو هات هندق لمفسرين وتوان ألواح كان خوي نوسي هندق فرما هلا بهشتوا ألواح كان هات كلام كان يخوى هلا بهشتوا باللوح بو هات ما عدا أو حالتنا به همو حالته كان بتلقيها ورقرتني علم بويا زانان فرموان اعتبار بعلم الصحفي ناكر الصحفي وكسي هر الصحيفة الله يتوا لا زاناك دانا نشي بخوانه اعتبار بعلمك ناكر أنا الصحفي حية السوداء وحبة السوداء التي كلب مشك هات حبة السوداء كردي بحية السوداء نفريكي بيكشت الله داستانك مشهورة الله كسيك صحفي بو هر كتابي اخوان دو سيري كر بالدواء بو خلق الله سيري كر نسراو الدواء امشتا نسراو حبة السوداء باشا يعني الرشكة كسيري كر نسراو حية السوداء يعني مار الرش رجمار شو الرجمار يشينا كتايو يا بكابرا كشت برزهري كرت باشا بوي الله الصحفي اعتبار بعلمك ناكري هم التلقيه بوي ابيني سبحان الله اوها ولا برزه قمانك هي يكسر قمانك خوشي بوي اما الروانه اكاتو نقل اكا ويقول هبار ربي لا اخوي خوي زور صادق بن لقى رب العالمين افرمي الراويه كان سبحان الله همو بو كيفيه يعني همو فرمايشتكتو ابي تي ابيني يعني هندي فرماشتي كم نبي بيغمريان صلى الله عليه وسلم كخوي أبي بكر هنا ما عدا وهي الرواته كان ديارك كي دايناو خوي وتيتي من أو مدانا شو قمانم هي لوانا يا أويانا بويا فرمي أجر دعاء كر أم كسك خبري بو يان وتي اللهم اغفر لي استجيب له إلا خوي جورا لي أبوري أفرمي خو أجر هاتو هالصوت دزنيجي قرد نيجي كرت خوي جورا دزنيجو نيجي كرش إلى قبولك أو النجاي كأتوي قبول به خبرت بيته وكتوبر حصل دزنيج بقرة دور كان نجاي ضل نيابة أو نجاي قبول به بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرميه قبلت صلاته
داوامان لە ذاتی پاشی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی و ئارامی خۆی بەسەرمانە ببارێنە، خوای لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، ئەم کتێب بکەرە چرایەکی ڕووناک بۆ ژیانمان، بۆ ناو گۆڕمان، بۆ عاقبەت و ئاخرەت و مردنمان. خوای داوات لێ ئەکەین ئەم کەلیماتانەی کە لە خزمەتیانە ئەوەستین لەم فەرمایشتە شیرینانە، خوای بۆ خاتی گەوری خۆت بیکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان یا رب العالمین. خوای بمانگەڕە لەو عەبدانەی کە ذیکری تۆ زۆر زۆر ئەکەن، دڵیان پێوەستە بە تۆوە، ڕەبط و علاقەی تەواویان بە تۆ هەیە یا رب العالمین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەور لە گوناهی منیشی ئەو ژبوری و خوا لێمان قبوڵ کە.